تەنانەت چاوتورکانێک، دەنجی کەسێک، جوولەی باڵندەیەک، شەڕی فکرێک، خۆشەویستیەک، هەڵگری کۆمەڵێک پەیام و گوزارشتن بۆ وەڵامی ئەو پرسیارانەی کە لە جیهانی دووەمدا ڕوبەڕووم دەبێتەوە. کتێبی دەنجی هەستێک لە پێناو مانەوەدا، لە خوێندنەوە و نووسینی ئەحمەد زیاد مەجید. پێشەچی. ئێمە کە هەین نەهەبووین پێشتر، نە لە کەسیش دەچین، نەجارێکی تر دێینەوە، نە دیمەنێکی ژین دووبارە دەبێتەوە، بوونەوەرێکی سربەخۆین لە نێو گەردووندا. هەر کە دەینەبوون گەردوون دەچێتە قۆناغێکی نوێ لە درێژەی تەمەنیدا. وەختێک کە دەڕۆین گەردوون شتێ لە دەست دەدات کە دووبارە نابێتەوە. ناشێت تەنها بۆ من یا بۆ تۆ وابێ، هەرچی بوونەوەرە تاکێکە بۆ خۆی. تەنها جوولەیەک و هەناسەدانێکی ئەو بەچکەی لەدایک دەبێت ئاماژێ بۆ ململانەیەکی سەخت بۆ مانەوەی خۆی. هەرچیەک لە ژیندا دەیکات بۆ مانەوەی خۆیەتی، وەک بڵێ هاواری گەردوون بکات و بڵێت من هەم. ویستیمانەوە کڕۆکی هێشتنەوەی ژینە لە نێو گەردووندا. هەستکردن بەبوون بەردەوامی بە ژین دەدات. لەم کتێبە خنجیلانەدا جیاواز لە ڕەوەنگەکانی تر شیکردنەوە بۆ ژین دەکرێت. کۆمەڵێک پرس دەوروژێنین، لەوانەیە هەمومان هەستی پێ بکەین، بەڵام نەتوانین لێ تێبگەین. لێرەدا خوێنەر دەچێتە سەرووی هەستەکان، لە سەرووی بوونەکان سەیری هەستەکانیان دەکات. ئەوەی لێرەدا نووسیومە دنیابینی منە بۆ ژین، بە مەبەستی بەرەو باڵای بردننی مرۆڤ ئەوانە پەخش دەکەم کە لە بیرمدا هەڵدەقوڵێت. دەشێت دوای خوێندنەوەی ئەم کتێبە لێکدانەوەت بۆ هەموو ئەو شتانەی لە ژیاندا ڕوودەدەن بگۆڕێت و وتە و مەبەستەکان بەردەوام لە بیردا بمێننەوە و ببینیەوە لە دیمەن و ساتەکانی ژیانتدا. دەستپێک. بیرکردنەوە جیهانی دووەمی مرۆڤە. ئەو جیهانەی هیچ شتێک تیایدا مەخاڵ نییە. مرۆڤ لەم جیهانەدا هەست بە هەموو شتێک دەکات. هەموو ئەو شتانەی لە جیهانی یەکەمدا دەبیرێن سەرەتا لە جیهانی دووەمدا هەستیان پێکراوە. جیهانی دووەم جیاواز لەو جیهانەی کە تیایداین، لەوێ دەرگا بۆ هەمووان واڵایە تاوەکو بچنە نێوی. درکردن بەنهێنی و دۆزینەوەی شتە گەورەکان ئاسانە، تەنها دەوەستێتە سەر جۆری ئەو کەسەی تێکەڵ دەبێت پێی. کەسانێک هەن وەختێ دەچنە نێو ئەم جیهانە وەک ژوورێکی بچووکە بۆیان نایانەوێت لە دەرگاکە بچنە دەرەوە بۆ ئەوەی فراوانیەکەی ببینن. وەلێ کەسانێکی تریش هەن جیهانی دووەمیان هێندە فراوانە، فراوانتر لە فراوانی گەردوون. هەر بۆیەشە وەختێ کەسێک جیهانی دووەمی فراوان بوو، لە جیهانی یەکەمدا بوونەوەر خۆشحاڵە بەبوونی. وەختێ جیهانی دووەمی فراوان بوو، باکی بە جیهانی یەکەم نییە کە چەنێ بچووکە. ئەو کاتەی کەسێ جیهانی دووەمی بچووک و تەسک و تەنگەبەر بوو، ڕێک بە پێچەوانەی تیشکی خۆر کە ڕووناچی دەبەخشێ ئەم تاریکی پەخشی جیهانی یەکەم دەکات. لە جیهانی دووەمدا هەموو شتێک دەکرێت، توانای هەموو شتێکمان هەیە، هەموو شتێک دەبیستین، هەموو شتێک دەبینین، هەست بە هەموو شتێک دەکەین. هەموو ئەو شتانەی لە جیهانی یەکەمدا ڕێگری لێ دەکرێت لە جیهانی دووەمدا کەمتر لە چەند چرکەیەک ڕوودەدات. من تاوناتاوێک ئەو کاتانەی کە لە جیهانی یەکەمدا پشوو وەردەگرم
لە دەرگای جیهانی دووەم دەدەم و دەچمە نێوی. جا هەر جارە و بە جۆرێک ئەم جیهانە دەبینم لە کاتێک بۆ کاتێکی تر جیاوازە. وەختێ سەیری ئاسمان دەکەم لە شەوێکدا کە بەفر دەبارێت دەچمە نێو جیهانی دووەم و لەوێدا وەک ئەوەیە گەشتێک بکەم بە نێو گەردووندا. بەفرە سپیەکان وەک ئەستێرەکان لێدێن، وەک بڵێ بە خێرایی ڕووناچی بە نێویاندا ڕەت ببم. کاتێک لەسەر جێگاکەم دەچمە نێو ئەم جیهانە جۆرێکی ترە، وەختێ لەسەر مێزی نووسینەکانم دەچم شێوازێکی ترە. لە جیهانی دووەمی مندا پەیامێک هەمیشە سەرنجم ڕادەکێشێت، پێم دەڵێت هەستی مانەوە چییە؟ بۆچی دەمانەوێت هەبین؟ بۆ ململانەیەکی سەخت لە پێناو مانەوەدا دەکەین؟ چەندین پرسیاری تر، وەڵامەکانیش لە دیمەنەکانی جیهانی یەکەمدا دەدۆزمەوە. لە ڕاستیدا من پێم وایە هەر دیمەنێک لەم جیهانەدا وەڵامی کۆمەڵێک پرسیارە، تەنانەت چاوتورکانێک، دەنجی کەسێک، جوولەی باڵندەیەک، شەڕی فکرێک، خۆشەویستیەک، هەڵگری کۆمەڵێک پەیام و گوزارشتن بۆ وەڵامی ئەو پرسیارانەی کە لە جیهانی دووەمدا ڕوبەڕووم دەبێتەوە. هەست و ویستی مانەوە کە بەیانیان زوو تازە دروستکایی تیشکی خۆر لە پەنجەرەکەدا هێدی هێدی خۆی نیشان دەدا، وەک بڵێ تیشک لە دەرگای چاوەکانم برات و بڵێت ببەوە، ناکرێ من لێرە بم تۆش بێ ئاگا بیت. کە چاوەکانم دەکەمەوە وەک هەمیشە بەجارێک بەرگەی تیشکی خۆر ناگرێت. من نازانم ئاخۆ ئەوە تیشکی خۆرە نەیاڵێ چاوەکان ببنەوە، یان ئەوە تا بە تووڕەییەوە پێم دەڵێ چاوەکانت بکەوە. نا، لەوە دەچێت ئەوە هێزی بە ئاگابوون بێت بە تیشکە بەهێزەکە بڵێ من دەمەوێ هەبم و هەستمەوە. باوەڕم وایە ئێمە ئاراستە کراوین بۆ ململانەیەکی سەخت لە پێناومانەوەدا، بەبێ ئەوەی قسە بکەن هەموو شتێک و هەموو کردارێک ئاماژە بە ویست و هەستی مانەوە دەکەن. هەموو شتێک هەوڵ دەدات بمێنێتەوە. وەختێ بێچۆباڵندەیەک لە چاوەڕوانی هێنانی خواردنە لەلایەن دایکیەوە، چەند پەرۆشی هاتنەوەی دایکێتی بۆ هێنانی خواردنێک بۆی. دایکی بێچۆکە بۆ هەوڵی مانەوەی بێچۆکەی دەدات، یان بێچۆکە بۆ هێندە پەرۆشی مانەوەیە. وەختێ بێچۆباڵندەیەک لە هێلانەیەکدا دەبینیت، دەکرێت ئەو بێچوە باوەڕی وابێت دایکی بۆ خزمەتی ئەو دروست بووە. نا، دەکرێت باوەڕی وابێت گەردوون بۆ ئەو دروست کراوە. دەکرێت باوەڕی وابێت گەنم بۆ ئەوە هەیە تاوەکو دایکم بیهێنێت و من بمێنمەوە. دوای سەوز بوون دار و گژ و گیا وشک دەبێتەوە تاوەکو چیلکەکان بەکار بهێنین بۆ دروستکردنی هێلانە بۆ من. ئەو درەختەی کە ساڵانێکی دەوێت تاوەکو خۆراگر بێت لە بەرامبەر ئەو کەشە جیاوازانەدا بۆ ئەوە هەوڵ دەدات تاوەکو گەورە بێت و هێلانەکەمی لەسەر دروست بکرێت. هەر بۆیەشە درەختەکان فرەلەقن، چونکە گەر شێوەیەکی تری هەبوایە هێلانەکەم خۆی نەدەگرت لەسەری. تۆ نابینی بۆیە گەنم لە دنکۆڵەیەکەوە ڕەک دەگرێ و هێدی هێدی لە خاکدا سەردەردێنێ تاوەکو دایکم دنکۆڵەکانی بۆ من بهێنێت. باە بەهێزەکان بۆ ئەوە هەیە تاوەکو دەنکی گەنمەکە بگوازێتەوە و ناوچەکە پڕ لە گوڵەگەنم بکات تاوەکو من بێ خواردن نەبم. باران بۆ ئەوە هەیە من تێنوو نەبوو بەهۆی ئەویشەوە گەنم گەشە دەکات. خۆڵیش بۆ ئەوەی کە دەنکەکان لە خۆ بگرێت. زەوی بۆ من دروست بوو، تەنانەت کۆمەڵی خۆر لە پێناو زەویدا هەیە. گەلەستێرەی ڕێگای شیری بۆ ئەوە دروست بوو تاوەکو کۆمەڵی خۆر دروست بێت. سەرەتا گەردوون بۆ ئەوە بوو کە گەلەستێرەکان دروست بوون و هەموو ئەوانە لە پێناو من بوون. دەکرێت باوەڕی وابێت هەموو گەردوون لە پێناو فڕینێکی من دروست بووە، لە پێناو بینینێکی من. وەختێک کە باڵەکانم لێک دەدەم و بەرز دەبمەوە هێندە بە چێژەوە سەیری دیمەنەکانی سروش دەکەم
دەڵێم کە من جارێکی تر ناگەڕێمەوە و هەموو شتەکان لە پێناو من دروست بوون، چ شێتیەکە دیمەن و کاتەکانی ئەم ژیانە بە فیڕۆ بدەم. بیری لەوە دەکەمەوە ئاخۆ چەند ناڕەحەتی و پێچ و پەناڕوویان داوە لە ژیانی باوانی تاوەکو بمێننەوە و وەچە دوای وەچە تا گەیشتە ئەو بێچووە. خۆ ئەگەر تاکە باوانێک بمردبا بەهۆی تیری ئەو تیرهاوێژەی کە ویستوێتی بیکاتە ئامانج، لە بەختی ئەو بێچووە تۆزێک تیرهاوێژەکە دەستی ڕاستتر بوایە، ئەوە تیرەکە بە نێو سکوڕی خۆڵەکانی ئەو باڵندەیەدا دەچوو، باوانی لە نێو دەچوو، ئەو بێچووی کە ئێستا هەیە نەدەهاتەکایەوە. هەر ئەوە نا، هیلاچی ئەو ماوە زۆرەی گردون بۆ دروستبوونی ئەو بێچووە ڕەنج بە خەسار دەچوو، تەنها لەبەر ئارەزوێکی کاتی تیرهاوێژەکە. من باوەڕم وایە دەکرێت ئاسکێک بڕوای وابێت و بڵێت گردون بۆ بوونی من بوو، تۆ نابینی گژ و گیا لە پێناوی مندا لە خاکدا سەردەردێنێ تاوەکو من بیخۆم. هەوا بۆ ئەوە هەیە کە سیەناسکەکانم بەردەوام لە هەڵکشان و داکشان دابن و ئاویش بۆ بەگەرخستنەوەی لاشە ئەفسوناویەکەم دروست بووە. ئەو باڵندەیەی کە باوەڕی وایە گردون لە پێناو ئەودا دروست بووە لە دیدی مندا هەڵە دەکات، چونکە ئەویش بۆ خزمەتی منە. نابینی گەربێت و کەلێنی ددانەکان میخاوێن نەکرد باوە، ئەوە تووشی تێکچوونی ئێسکە ناسکەکانی ددانم دەبووم، ئەو کات خەلەل لە گردوندا دەبوو. وەختێ بە چاوەکانم دیمەنی سروش دەبینم وە هەز دەکەم لەبەر بینینێکی من گردون دروست بووە، بۆیە چێش لە هەموو شتێک دەبینم. گەر من بمتوانی با لە ئاسکێک بپرسم بۆچی وەختێ درندەیەک هێرشت بۆ دەبات بە هەموو شێوەیەک هەوڵی مانەوە دەدەن، دەکرێ بڵێت کە من باوەڕم وابوو گردون لە پێناوی من دروست بووە، چۆن یارمەتی گردون نەدەم لە ململانێکی سەخت بۆ مانەوەی من. هەموو شتێک بەبێ ئەوەی هەستی پێ بکات ئەو بیرکردنەوەی هەیە کە پێی وایە گردون لە پێناوی ئەمدا دروست بووە، بۆ هێشتا بە هەموو شێوەیەک هەوڵی مانەوەی خۆی دەدات. هەندێک جار کە گەورەی هەستیمانەوە دەبینم لە هەر دیمەن و نیگایەکدا تاو ناتاوێ لەرزێک لە قۆڵای دڵمەوە لێ دەدات، بە وێنەی ئەو بوومە لەرزەی کە لە ناخی زەویەوە بەهۆی بێکداچوونی دوو پارچە تاوێر دەلەرێتەوە و شەپۆلەکانی بە وێنەی ڕاخی ژوورەکەم کاتێک کە ڕایدەوەشێنم پەش و بڵاو دەبێتەوە بەسەر ناوچەکانی دەوروبەری، لەگەڵ ئەوەی ئەو لەرینەوەیە بۆ باشترکردنی ناوچەکەیە، کەچی ئەو ناوچەیە بە تەواوی تووشی لێدانی بەهێزی دڵ دەکات، وەک ئەو لێدانەی کە من لە کاتی لەرزەکەوە تووشی دەبم. هەستێک هەیە لە سروشتی هەمواندایە، پێی دەڵێن مانەوە. ئەو هەستە وا دەکات بەو شێوەیە بیر بکەنەوە بڵێن گردون لە خزمەتی ئێمەدایە. هەر جۆرێک لەو گیاندارانە بە درێژایی تەمەنی زەوی پارێزگاری لە خۆیان دەکەن و هەوڵی مانەوەی جۆرەکەی خۆیان دەدەن. ئەو هەستە خۆشەویستیەی کە لە نێوانیاندایە، ئەو جوودبوونەی کە دەیکەن، ئەو خواردنەی کە دەیخۆن، ئەو هێزەی کە هەیەە بۆ پارێزگاری، هەموو بۆ ئەوەیە بمێننەوە. تەنانەت هەر جۆرێک لەگەڵ کۆمەڵەکەی خۆیدا دەژی و نەتەنها پارێزگاری لە خۆی دەکات، بەڵکو هەوڵی مانەوەی ئەوانیش دەدات، چونکە مانەوەی ئەوان واتە مانەوەی خۆی. کام جاندار کە بە نەرمونیانی ناسراوە وەختی هەست بە مەترسی دەکات هەرچۆنێک بێت کاردانەوەی دەبێت بۆ ئەوەی لەناو نەچێت. وەختی لە دارستاندا هەر جۆرێک لەلایەن جۆرێکی تر هەوڵی لەناوبردنیان بدرێ، هەوڵەکە بێسوودە، چونکە گەر بەو شێوەیە بەردەوام بێت بە پێی کات ئەو جۆرەی مەترسی لەسەرا لەوە زیرەکتر دەبێت کە ئێستا هەیە. تۆ نابینی ژووشک چ گیاندارێکی بێدەسەڵاتە و لە پێشوودا جۆرەکانی تر لە نێویان دەبرد، بەڵام بە پێی کات ئەو هەستە بەهێزەی لە ناخیدایە وای لێکرد قەڵغانێکی دڕکاوی لە پشتیەوە دروست بێت، ئیتر نەتوانن بیکەنە نێچیر. کەوایە ژووشک گەر بەهێزتر نەبێت زیرەکتر بوو بۆ ئەوەی پارێزگاری لە جۆرەکەی خۆی بکات. ویستی مانەوە
ئاراستەمان دەکات بۆ باشترین، هێزمان پێدەدات بۆ ئەوەی بمانەوێ گونجاوترینی شتەکان هەڵبژێرین. لە پێناو هەستیمانەوەدا هەموو هەوڵێک دەدەین، لە پێناو ئەو ویستەدا دەجەنجین لەگەڵ بارودۆخەکاندا. ئەو بارودۆخەی کە تۆ تیایدا تێپەڕیوی بۆ ئەوەی دروست بیت هێندە سەخت بووە، هێندە ئەگەرەکان لاواز بوون. گەر تۆ بتزانی بە هەر لە بچووچێەوە ڕێگریت لە مەرگ دەکرد، لە سەرەتای ژیانەوە خەمی نەمان دای دەپۆشی. بۆ ئەوەی تۆ ببیت پێویست بوو پێشینەکانی تۆ هەبن، وەک بڵێ ئەوان بوونی تۆیان لە خۆ گرتبوو تا بەم ڕۆژەت بگەێنن. گەر یەک کەوتن و یەک هەڵا لەواندا هەبوایە تۆ نەدەبووی. هەر شتێک و گیاندارێک کە تۆ بە سادەیی بەردەوام دیان بینی پێشینەکانیان هێندە هیلاک و ماندوو بوون، هێندە سەختیان چێشت تاوەکو بتوانن بەردەوامی بە ژیان بدەن و ئەو دروست بکەن. لە پێشوودا ژیان بە کۆمەڵی دژواریدا تێپەڕی. وەختێ جۆرێک لە نێو دەچوو جۆرەکەی تر هەڵگری ژیان دەبوو، وەک ئەو سەربازەی لە مەیدانی جەنگدا ئاڵای هەڵگرتووە تیرێک بەری دەکەوێت، سەربازێکی تر نایەڵێت ئاڵایەکە بکەوێت و هەڵی دەگرێت. لە پێشوودا جۆرەکان بەو شێوەیە ژیانیان پاراست. گەر کۆمەڵە گیاندار و جۆرێک لە نێو چوبان بەهۆی سەختیەکان کۆمەڵەیەکی تر بەردەوامیان بە ژیان دەدا، وەک بڵێ ئاڵای ژیان بەرز بکەنەوە. بۆ ئەوەی ئێستاش دروست بێت پێویست بوو جیاوازیەکان هەبن. گەر جیاوازی نەبوایە ژیان نەدەبوو. جیاوازی لە هەر شتێکدا هەبوو واتە ژیان. بۆیە ناکرێت تۆ ببیت و جیاواز نەبیت. وەختێ جیاواز نەبووی تۆ بوونت نییە، چونکە ئەستەمە جیاوازی ڕوونەدا. ئەم جیاوازیە ژیانی بەم ڕۆگەیاند، بەڵام سەیر لەوەدایە هەر جۆرێک پێی وایە تەنها خۆی گرنگە و ئەوانی تر بۆ خزمەتی ئەو دروست کراون، لە کاتێکدا هەمووان بە تێکڕایی بە یەکتر نابین. ئێمە هەمومان بەیەکەوە دەتوانین بەردەوامی بە ژیان بدەین. پێشینەی تۆ بۆ تۆ گرنگ بوون کە تۆ ببیت، من و تۆش بۆ ئەوانەی ئێستا و ئێمەش بۆ دوای خۆمان. وەلێ دروستبوونی تۆ هێندە سەخت بوو بە هەمان شێوەی ئەو ماسێ باڵدارەی کە لە دەریادا ڕادەکات لە نەهەنگێک بۆ ئەوەی خۆی ڕزگار بکات کە خۆشی هەڵدەداتە سەرەوەی دەریا، باڵندەیەکی گۆشخۆر دەیەوێ ڕاوی بکات. مانەوەی ئەم ماسیە باڵدارە چەندە سەختە. نمونەیەکی سادەیە بۆ ئەو سەختیی کە لە پێشوودا لەسەر باوانەکانت ڕوویانداوە و خۆیان پاراستۆ و ماونەتەوە تاوەکو زیاد ببن و بەردەوامی بە هەڵگری تۆ بدەن. بە سادەیی گەر پێشینەی تۆ یەکیان بمردبا یان لەبەر کۆمەڵێک هۆکار جووت نەبان تۆ نەدەبووی. گەر یەکێکیان لە کاتێکی تر ببوایە تۆ نەدەبووی. گەر باوکو دایکت هاوسەرگیریان نەکردبا تۆ نەدەبووی. گەر دایکت لە وڵاتێکی تر ببوایە تۆ نەدەبووی. بەو شێوەیە بگەڕێوە دواوە. گەر باوانی باوانت هەر ئەگەرێکی لەو جۆرە ببوایە تۆ نەدەبووی. بگەڕێوە بۆ ئەو کاتەی ئەو جۆرەی ببووە باوانە سەرچەکەی تۆ. یەک هەڵە و یەک لادان ڕوویدا بە تۆ نەدەبووی. ئەو پێنج لە ناوچوونەی کە ڕوویاندا لە مێژووی زەوی گەر ئەو جۆرەی بۆتە باوانت بەر ئەم لە ناوچوونە کەوتبا تۆ نەدەبووی. ئەمان لەگەڵ پێنج لە ناوچوونی گەورە جەنگان بۆ ئەوەی بمێنەوە و تۆ دروست بیت. ئایا ئەمە واناکات بڵێ گەردوون لە پێناوی من دروست بووە؟ هەستی مانەوە بەبێ ئەوەی تۆ بزانیت هەست بەو سەختیە دەکات، بۆیە شەوات لێ دەکات ئارەزووی مانەوە بکەیت. ئەوە هەستێکە هەموو جۆرەکان هەیەیانە، لە ناخی هەموواندا پاڵنەرێکە بۆ هەوڵدانی مانەوە. ئەوە تۆ بەو سەختیەدا تێپەڕیوی تا دروست بیت، منیش بە هەمان شێوە و کەسێکی تریش بە هەمان شێوە. لە بنگەڵایەک زیندەوەرێک دەبینی ئەمیش بەو سەختیەدا تێپەڕیوە. ئەو هەموو ئەگەرە ڕوویاندا تاوەکو بەیەکەوە کۆ ببنەوە.
بە لێکدانەوە و تێگەیشتن لە سروشت دەکرێت چەند ڕاستیەک بخرێتە ڕوو، ئەو ڕاستیانەی کە پێویستە هەموو کەسێک ئاگاداری بێت بۆ ئەوەی لە مانای ژیان و جیاوازی و هەوڵدانی مانەوە تێبگات. لە دیمەنەکانی سروشتدا کۆمەڵێک گوزارش دەبینرێت گەر مرۆڤ لێیان تێبگات هەست بەو هەستە دەکات کە لە بوونەکاندا هەیە. هەڵبەتە وەختێ مرۆڤ لە بوون گەیشت ڕێدەکات بەرەو باڵایی بوون و فراوانبوونی جیهانی دووەمی، ئەو کات بوونەوەر بە بوونی خۆشحاڵ دەبێت. تا ئێرە تەنها شیکردنەوە بوو بۆ سروشت، لەمە دووە دەتوانین ئاماژە بە چەند ڕاستێک بدەین کە ئەمانی سروشتین بەڵام ون کراوە لە نێو مرۆڤەکاندا. هەڵبەتە دەکرێت خوێنەر دوای خوێندنەوە بیر لە هەندێشت بکاتەوە کە لێرەدا ئاماژەی پێنەکرابێت. ئەو لێکدانەوەی کە باوەڕم پێێتی و پێویستە بیزانین بریتین لەم چەند خاڵە. تۆ تا چیت لە نێو گەردووندا؟ هیچ شتێک لەم گەردوونەدا دووبارە نابێتەوە. دەکرێت هێلکە لە هەسارەیەکی تردا هەبێت بەڵام مەحاڵە باڵندەی لێبێتە دەر. دەکرێت لە هەسارەیەکی تردا ژین هەبێت بەڵام مەحاڵە بە ئێرە بچێت. دەکرێت کاتێکی تر لەو کاتەی ئێستا بچێت بەڵام مەحاڵە وەک یەکتر بن. بە درێژایی تەمەنی گەردوون هیچ کردارێک دووبارە بوونەوەی نییە، نە پێش ئێستا نە لە دوای ئێستا. ئەوەی کە پێمان وایە دووبارە دەبێتەوە ئەوە تەنها لە یەکچوونێکی بەڕێژەییە نەک بەو شێوەیەی کە هەیە. بە هەمان شێوە جۆری مرۆڤ فرەیە بەڵام مەحاڵە وەک تۆ بن. تۆ تا چیت لە نێو گەردووندا؟ ئێمە وەک چۆن بەڕیز دەوەستین بۆ دەستکەوتنی شتێک، بە هەمان شێوە ڕیزمان گرتووە بۆ ئەوەی کاتی ژیانمان بێت و بژین و بڕۆین. کە تۆ لەو کاتەدا بوونت هەیە بێهودە نییە. گەورەی بوونی تۆ یەکسانە بە گەورەی گەردوون، چونکە لە ڕوانگەی تۆ بۆ بوونی تۆ بوو. ناشێ مرۆڤ لەگەڵ ئەو گەورەیەدا ژینی خۆی بەهەدەر بدات. من باوەڕم وایە وەک چۆن کەس لە کەس ناچێ بە هەمان شێوە ئەرکەکانیشمان جیاوازە. ئێمە هەر یەکەمان بۆ شتێک هاتوونێتە بوون بۆ ئەوەی ئەو شتە تەواو بکەین کە دەکرێ بکرێ. نەکردنی ئەرکەکە یەکسانە بە ڕەنج بە خەساردانی ئەو هەموو سەختیەی کە بۆ بوونی تۆ کێشراوە. بەهەدەردانی ساتێکی کەمی ژیان بەهەدەردانی مێژووکی گەورەی دروستبوونی تۆیە. بۆیە هەر تاکێک هەڵگری بەرپرسیاریە لە بەرامبەر ئەو ماوە کورتەی کە ژینی پێبەخشراوە لە نێو ئەو ماوە فرەیەی تەمەنی گەردوون. وەختێک کەسێک بەهرەیەک توانایەک کارێک لە خۆیدا دەدۆزێتەوە بە مانای ئەوە دێت ئەو توانیوێتی ئەو مەبەستە بدۆزێتەوە کە لە پێناوی هاتۆتە بوون. دەکرێت کەسێ ئەرکێکی گەورەی لەسەر بێت و کەسێکی تر بچووک بەڕادەی جۆری کەسێتی لە نێو ئەوانی تردا. کەوات هەست کرد ئەرکەکەت گرانترە لەوی تر، دیارە تۆ پێویستی بوونت لەوی تر فرەترە. جەنجی گەورە سەربازی بەهێزی دەوێت. دەکرێت بوونی کەسانێک هێندە پێویست بێت ببێتە پایەیەک لەو هەستەی کە لە گەردووندا هەیە و ژیانی ئەوانی تریش بەڕێوە ببات. وەختی ئەو جۆرانە ئەرکەکەی خۆیان جێبەجێ دەکەن، نامرن و لە نێو ناچن. ئەگەرچی لە ژیندا نەبن لە بیردا دەمێنەوە و کاریگەریەکانیان هەردەمێنن، هەروەک چۆن گەلێشت ئێستا نەدەبوو گەر ئەوەی داهێنەری بوو نەیکردبە. بە هەمان شێوە دەشێ شتێک لە تۆدا هەبێت تەنها بە دواگەڕانی پێویستە. بۆیە باوەک نەبوو نەبین کە هاتین بابوونمان هەبێت بەو بەرهەمەی کە لە ژیندا پێشکەشی دەکەین.
جیاوازی بەهۆی بارودۆخەکان. بارودۆخ کاریگەرە لەسەر جۆر، ژینگە کاریگەری لەسەر جۆری گیاندار هەیە. وەختێ ورچی جەمسەری سپیا ئەوە شوێنی وای لێ کردووە نەک خۆی هەڵی بژاردبێت. کە دەبینی مریشک باڵی هەیە کە چی نافرێت ئەوە بارودۆخ وای لێ کردووە. کە جیاوازی لە نێو دارستاندا بەدی دەکرێ هیچیان خۆیان هەڵ نەبژاردووە بۆ ئەوەی وەک ئەوە بن کە ئێستا هەیە. بە هەمان شێوە نەک تەنها شێوەی مرۆڤەکان کاریگەری ژینگەی لەسەرە، بەڵکو جۆری بیرکردنەوەشیان پەیوەستە بەو دەوروبەرەی کە خۆی لێی بووە. سیرکە بە ڕێژەیەکی دیار هەر جۆرە فکرێک لای یەکتر کۆبوونێتەوە و ئەوانەی دوای خۆشیان دێن هەڵگری هەمان فکری باوانیان دەبن، پارێزگاری لە مانەوەی خۆیان دەکەن. وەختێ فکرێک بە توندی بە فکرێکی تر دەڵێت ببە بە فکری من، ئەو کاتە وەک ئەوە وایە بە پشیلەیەک بڵێ ئێستا ببە بە مریشک، نەک هەر پشیلەکە ناتوانێت بەڵکو خودی داوایەکە گاڵتە ئامێزە چونکە ناکرێ. بە هەمان شێوەی ئەو بارودۆخەی وای کردووە پشیلە ببێتە پشیلە و مریشکیش ببێتە مریشک، هەر بەو شێوەیە ئەو دوو کەسە فکر جیاوازە دروست بوون. دەکرێت لەگەڵ یەکتر هەڵکەن بەڵام نابن بە یەک، دەکرێت کەمینەیەک بگۆڕێن بەڵام هەمان نا، دەکرێت بە پێیکات بگۆڕێن بەڵام لە ناکاو نا. گەر ئاواتت ئەوە بێت هەموو مرۆڤەکان ببنە یەک فکر، گەلێ هەڵەیە و ڕەتکردنەوەی یاسایەکی گەورەی گەردوونە. خەونی بەدی نەهاتووی گەلێ فکر بوو کە لە پێشوودا هەبوون و دوای ئێستا دێن. جیاوازی و ویستیمانەوە لە فکردا. هەروەک چۆن گیانداران هەر یەکەیان خۆی پێگرنگە و هەوڵی مانەوەی خۆی دەدات و جگە لە خۆی ئەوانی تری پێ هەڵەیە، هەندێک جۆر ئەوانی تر ڕەت دەکەنەوە. بە هەمان شێوە ئەو هەستە نەتەنها لە خودی مرۆڤەکاندا هەیە بەڵکو لە بیرکردنەوە و فکریشاندا هەیە. تۆ نابینی هەر فکرێک تەنها خۆی بەڕاز دەزانێت، لە کاتێکدا ناشێوا بێ هێندەی ژمارەی دانیشتوانی زەوی فکر هەیە. دەشێ کۆمەڵێک کەسیش فکرێکیان هەبێ وەک چۆن گیاندارێک هەوڵی مانەوەی خۆی دەدات، ئەو کەسانەش هەوڵی مانەوەی فکریان دەدەن بە هەر شێوەیەک بێت. هەر بۆیەشە ئەو فکرانەی وەک یەکن لەگەڵ یەکتر دەمێنەوە و بە کۆمەڵ دەژین، پارێزگاری لە یەکتر دەکەن. بە هەمان شێوەی ئەو تاکەبوونەوەرەی کە هەوڵی مانەوەی هاوشێوەکانی دەدات، چونکە مانەوەی ئەوان واتە مانەوەی خۆی. هەر بوونێکیش لەلایەن بوونێکی تر هەڕەشەی لەسەر بێت ئەوە بەهێزتر دەبێت. بە هەمان شێوە وەختێ فکری کەسانێک هەڕەشەی لەسەر بێت و بیانەوێت لە ناوی ببەن، ئەو فکرە بەهێزتر دەبێت، دەست بە پارچەکردار دەکات گەر بە شەڕ و کوشتنیش بێ. نابینی وەختێ دوو فکر گفتوگۆ دەکەن چەند لە هەوڵدان بەرامبەرەکەیان بشچێن و فکری خۆی بەسەر ئەوی تردا زاڵ بکات، بێ ئاگا لەوەی هەوڵەکەی بێسوودە و ئەوە سروشتی گردوونە. ویستە لە پێناو مانەوەدا بۆ مانەوە ئەو هەستە هەیە، نەک لە ئازایەتی خۆی بێت کە خاوەنی ئەو فکرە بێت. جیاوازی بنەمای دروستبوونی گردوونە، بەڵام وەختێ جیاوازیەک دەبێتە هۆی لە ناوبردنی جیاوازیەکانی تر، ئەوە یان لە نێو دەبردرێت لەلایەن جیاوازیەکانی تر یان خۆی لە نێو دەچێت بە وێنەی دایناسۆرەکان. وەلێ جیاوازی لە گردووندا بۆ بەردەوامی و بنیاتنانی ژیانە و ئەو جیاوازیەی کە لە فکردا هەیە پێویستە بۆ باشترکردنی ژیان بێت. گەروانە بوو ئەو جیاوازیەی کە هۆکاری خراپتر بوونە بە وێنەی ئەوانی تر هێدی لە نێو دەچێت. بەگشتی مرۆڤەکان وەک یەکتر بیر دەکەنەوە بۆ مانەوەی خۆیان، هەوڵی مانەوەی فکریشان دەدەن، بەڵام کەسانێکن ئەوانەی جیهانی دووەمیان فراوانە بە یەکسانی لە هەمووان دەڕوانن، چونکە هەز بەو ڕاستیە دەکەن هەمووان دەیانەوێت هەبن.
هەم خۆشیان و هەم فکریان. بۆیە بە وێنەی تێڕوانینی شوانێک بۆ مەڕەکانی کە بە یەکسانی لە هەمووان دەڕوانێ، ئەو کەسانەش بەو شێوەیە بە یەکسانی لە هەموو مرۆڤەکانی تر دەڕوانن و ڕێدەدەن فکری ئەوانیش هەبێت، بەڵام ئەو کەسانە کەمینەن. بۆیە لە پێناومانەوەدا بە وێنەی لە باوەشگرتنی هەموو جیاوازیەکان لە ئامێزی زەویدا پێویستە فکرەکان سەرپەرشتی بکرێن لە باوەشی فکرەیەکدا بن کە هەمووان بە یەک شێوە ببینێت و لە ئامێزیان بگرێت. هیچ فکرێک بەسەر ئەوی تردا زاڵ نەکات. دانەری هەستی مانەوە. ئەوەی لە پشت ئەو هەستەوێ و دانەری هەستەکانە بە تەواوی بیرکردنەوەی داپۆشیوم. ئەو کەس نییە تا بڵێم کەسێ، ئەو شت نییە تا بڵێم شتێ، ئەو تێکەڵە بەگردون. وەک چۆن هەموو دیمەنێک بێ ئەوەی قسە بکات گوزارش لە کۆمەڵێک شت دەکەن، بە هەمان شێوە ئەو هەستە پێمان دەڵێ دانەرێک لە گەردووندا هەستەکانی بڵاو کردوتەوە. ئێمە وێنەی ئەو لە گەردووندا دەبینین. وەختێ میهر و خۆشەویستی دایکێک دەبینی بۆ بەچکەکانی و جوانی و گەشاوەی گوڵێک دەبینی و بەهێزی شێرێک دەبینی و ڕێکی ڕوخساری مرۆڤ دەبینی، هەمووی پێناسەیە بۆ ئەو. ئیمانی جانداران گەلێ بەهێزە، لای ئەوان ئەو بێناوە، بەڵام تێکەڵن بە ئەو. لای ئێمەش نێوی خوددایە، بەڵام بەقەد ژمارەی مرۆڤەکان وێنای جیاوازی بۆ کراوە. هەر مرۆڤێ بەڕادەی جیاوازی فکری خۆی پێناسەی دەکات. هەندێک جاریش سروشتی مرۆڤەکە کاریگەری لەسەر جۆری ناسینی ئەو هەیە. دەکرێت جیاوازی مرۆڤ لەگەڵ گیاندارانی تر لەوەدا بێت کە مرۆڤ وەکو جۆر سروشت و ڕەوشتی هەموو گیاندارانی تێدایە. بە پێچەوانەوە هەر جۆرە گیاندارێک بە یەک ڕەوش ناسراوە، وەک شێر بە دڕندەی و مەڕ بە نەرمی و ڕێوی بە فێڵبازی و سەگ بە بەوەفایی و پشیلە بە بێوەفایی و هەتا دوایی. ئەو ڕەوشتانە هەمووی لە مرۆڤەکاندا کۆکراوەتەوە. هەندێ مرۆڤ دڕندەن و هەندێ مرۆڤ نەرم و هەتا دوایی. جا لێرەدا سروشتی هەر جۆرە مرۆڤێک هەر یەکێک لەوانە بێت، ئەویش بەو شێوەیە دەیناسێت و پێناسەی دەکات. ناسینی ئەویش لە ڕەفتارەکانی ئەو کەسەدا گوزارشتی لێ دەکرێت. هەستەکان هی ئەون، ئەویش تێکەڵە بە هەمووان. بۆیەشە خراپەکردن خراپە، چونکە ئازاری ئەو دەدەین. وەختێک گوڵێک بەبێ سوودی دەقرتێنین، ئازاری ئەومان داوە. وەختێ ئازاری مرۆڤێک دەدەین، ئەومان ئازارداوە. وەختێ خراپە بەرامبەر هەوا و شوێنی ژین و زەوی دەکەین، ئازاری ئەومان داوە. وەختێ جگە لە خۆمان ئەوانی تر ڕەت دەکەینەوە، هەر ئازاری ئەومان داوە. بەواتەیەک وەکو چۆن ئەو تێکەڵە بەگردون هەموو شتێکی شتێکەڵە بە و بۆ ئەویش دەگەڕێتەوە. لەبەر ئەوە خراپەکردن بەرامبەر هەر شتێکی گردون خراپەکردنە لەگەڵ ئەو. وەلێ خراپەکردنیش لە بەرامبەر ئەو دیارەی کە هەز بکەین گردون بۆ ئێمە دروست بووە چ بێمنەتیەکە. چۆن مرۆڤ دەتوانێت هێندە سەرکەش بێت و بوونەکانی ئەو ڕەت بکاتەوە و خراپەیان لەگەڵ بکات. وەختێک کە هاوکار بووین بۆ بنیاتنانی ژیان و گردون چاکەت لەگەڵدا کردووە. پاراستنی ئەو بوونانەی کە هەی ئەون، دڵخۆشکردنی بوونەکانی ئەو و هەوڵدان بۆ مانەوەیان و هەوڵدان بۆ باشترکردنی ژیان ڕاستەوخۆ دەبەستێتەوە بۆ وەک بڵێ چاکەکردنە لەگەڵ ئەو. کۆتایی. گردون لەسەر هەستێک دامەزراوە کە پێی دەگوترێت مانەوە. هەستی مانەوە هێندە بەهێزە بەردەوامی بە ژیانداوە. گەر هەر جۆرێک
هێندە داکۆچی کار نەبوایە بۆمانەوەی خۆی ژیان بەردەوام نەدەبوو ئەو هەستا بۆ هۆی دروستبوونی هەموو شتێک تەنانەت جوڵانی پەنجەی ئەو مناڵەی تازە لەدایک دەبێت و ڕووگریشکردنی ئەو پیرەی لەسەر مەرگدایە هەست و ویستی مانەوەیە ئەو خۆشەویستیی کە سەرشێتانە لە پێناویدا خۆمان لە نێو دەبین سۆزیدایەک جل و دروستکردنی لانە ڕۆیشتنە هێواشەکانی شەقامی شار و قاوە خواردنەوە گوێگرتن و خوێندنەوە و سیرکردنی دیمەنی جوان هیوا و ئاواتەکانی ژیان و ئەو فکرانەی کە پێیان وایە لە داهاتوودا جیهان باشتر دەبێت تەنانەت چاوتورکانێک و ڕوانینێک هەموو ئەوانە پاڵنەرێکی لە پشتە پەیامی هەستیمانەوە و هاواری ویستی ململانەیە لە پێناومانەوەدا لە پێناومانەوەدا دەنووسین لە پێناومانەوەدا دەڕوانین لە پێناومانەوەدا هەست بە تێنوێتی دەکەین لە پێناومانەوەدا خۆشەویستی دەکەین لە پێناومانەوەدا جەنگ دەکەین لە پێناومانەوەدا ڕێ دەکەین لە پێناومانەوەدا دەژین تەنانەت لە پێناومانەوەشدا دەمرین ویستیمانەوە پایەی بەهێزی بنیاتنانی ژیان و گەردوونە